ڕۆژانە لە ئەنجامی کارەکانمان یان لەو هەواڵانەی دەیبستین یان لەو کاتانەی کە بەسەری دەبین کۆمەڵێک فشاری دەرونیمان بۆ دروست دەبێ کە لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر تەندروستیمان و ئەم فشارە دەرونیانە لەوانەیە لەگەڵ کاتێکی دوور و درێژە و لەگەڵ بەردەوامبوونی قەیرانەکان ئەگەری ئەوەی هەیە ببێتە هۆی نەخۆشی ئەگەری ئەوەی هەیە کار بکاتە سەر چالاکیەکانی ڕۆژانەمان لە هەمووشی گرنگتر لەوانەیە کاریگەری نەرێنی هەبێ لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی پەیوەندیەکانی ناو خێزانمان بەڵام لێرە چارەسەر هەیە بۆ ئەوەی ئەم شارە دەرونیانە نەبن بە کێشە لەم بەرنامەی ساڕێژ باز لە چەند ڕێگایەک دەکەین کە زۆر بە ئاسانی هەمومان دەتوانین پەیڕەوی بکەین و نەهێڵین فشارە دەرونیەکان کاریگەری نەرێنیان لەسەر ئێمە لەگەڵمان کەم کەس هەیە لە ئێمە کە کێشە و گرفتەکانی ڕۆژانە کاریگەری لە سەرباری دەرونی نەبێت چونکە هەواڵە بێزارکەر و قسە ناخۆشەکانی کە دەیان بیستین و کێشە ئابوووریەکان کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە بەبێ ئاگایی خۆمان کار لە توانای مێشکمان و باری دەرونیمان دەکات. فشاری دەرونی و سترێس ناچێتە قاڵبی نەخۆشیە دەرونیەکانەوە. بەڵام هەر کاتێک ئەم سترێسە بەردەوام بوو بۆ ماوەیەکی زیاتر لە توانای مێشک ڕنگدانەوە و پاشهاتی خراپی دەرونی و جەستەیی بە دوای خۆیدا دەهێنێت. بۆیە زۆر گرنگە بزانین چۆن خۆمان لە فشارە دەرونیەکان ڕزگار دەکەین. ئەویش بەزانینی هۆکارەکان و فێربوونی ڕێگاکانی خۆپارێزی. یوسف عوسمان دەروونناس و مامۆستای زانکۆیە. باس لەو هۆکارانە دەکات کە دەبنە فشار لەسەر دەرونی ئێمە. مامۆستا فشارە دەرونیەکان چۆن دروست دەبن و چۆن واکەن کە ئێمە لە ئەنجامی ئەو فشارانە بڵین بە شێوەیەکی گشتی ژیانمان ناخۆشکەن. لە ڕووی دەرونیەوە کاتێک کە باس لە فشاری دەرونی دەکەین فشار بریتێ لە تێکچوونی هاوسەنجی واتە کەسێک کە هاوسەنجی تێکەچێت و تەوازوونی دەرونی تێکەچێت و ناتوانێت خۆی ڕابێنێ لەسەر ئەو کێشە و گیرروگرفتانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە ئەوە کاریگەریەکی زۆر خراپ دەکاتە سەرباری دەرونی و تێکچوونی هاوسەنجی. ئێمەش دەزانین کاتێک کە کەسێک هاوسەنجی تێک دەچێت باری دەرونی ئاڵۆز دەبێت تووشی کۆمەڵێ فشار دەبێت تووشی کۆمەڵێک پرێز دەبێت لەو پرێسانە یەک لەوانەیە کە بەرنامەی ژیانی لێ تێک دەچێت بەرنامەی ژیان بریتە لە بەرنامەی خۆراک بەرنامەی خۆراش لێ تێک دەچێت تووشی سۆل هەزم دەبێت واروە ڕەنگە تووشی خەوزران بێ خەوی لێ تێک دەچێت تووشی پچڕانی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە ئەو پەیوەندی سۆزداری ناو خێزان دەبێت هەموو ئەمانە کۆ دەبێتەوە دەبێتە هۆی هۆکارێکی ئەوەی کە لە دەرئەنجامی بوونی کێشەی کۆمەڵایەتی بە تایبەتی ئەوانەی کە کێشەی کۆمەڵایەتیان هەیە و ناتوانن ڕوبەڕووی ببنەوە و ئەوانەی کێشەی خودی خۆیان هەیە وەکو کەسێک هەست بە نەقز دەکات ئەو کارەمەیانەیە نییە ئەو سکیلانەیە نییە بتوانن ڕوبەڕووی هەموو کێشەکان ببنەوە لە بچووکترین کێشە دەڕوخێت هەست بە ناومێدی دەکات هەست بە نەقز دەکات گرێ کێماسی هەیە و هەروە ئەو کێشە ئابوووریانی کە ڕوبەڕووی دەبێتەوە ناتوانێت هەموو پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی جێبەجێ بکە. ئەوەی کە ئێمە باسەکەین مەترسی سترس بەردەوامبوونی گوشاری دەرونی لەسەر تاک ئەوەیە شتەکانی تری بەدوادادێت واتە کەسەکە زەرمەند دەبێت هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە هەتا لە ڕووی عەقلیشەوە زۆربەی ئەوانێک کە تووشی نەخۆشی کە ئابەی حاد یاخود خەمۆکی تون دەبن یان تووشی حالەتی هیستری دەبن لە نەتیجەی تێکچوونی باری دەرونیە نەتیجە ئەو گوشارە دەرونیە کە لەسەریتیان و کە بەردەوام دەبێت چونکە کاتێککە ئینسانێک گوشاری دەرونی لەسەر بوو ئەگەر لێی دەرباز نەبێت خۆی لێ دەرباز نەکات ئاکامەکەی زۆر زۆر خراپتر دەبێت و کەسێکی لاواز دێتە بەرچاو ئیستیسلام دەبێت واتە ملکەچی ئەو کێشە و گیر و گرفتانە دەبێت و کەسێکە بێت هەز دەکات بە هەموو شێوازەکانی مانەی مرۆڤەتی خۆی لەدەست داوە و ناتوانێت کەسێک بێت هەم پەیوەندیەکانی لە ناو خێزان و
هەم لە ناو کۆمەلگادا هەم لە کار و پیشەدا سەرکەوتو نابێت و ئینسیحاب دەکات و تووشی گۆشەگیری و ئینعیزا دەبێت کاتێککە تووشی گۆشەگیری هات ئەبێتە کەسێک کە ناتوانانی کۆنتترۆلی ڕفتارەکانی خۆی بکات یەکێک لە هەرە نیشانەکانی ئەوەی کە ئینسانێک سترێسی لەسرە ناتوانێت کۆنتترۆلی ڕفتارەکانی خۆی بکات ناتوانێت خەوێکی باشی هەبێت خواردنێکی باشی بێت علاقاتی کۆمەڵاتی باشە بێت هەل لە خۆیەوە بە هیچ هۆکارێک تۆڕە ئەبێت و هەڵچوونی زۆرە بێت ئۆقرەی نامینێت واتە ناتوانێت لە شوێنێک بۆ شوێنێک ترەوە بێتەوە هەز دەکات هەموو دنیا لەسەر شانیەتی زۆر قورسە چێژ لە ژیانی ڕۆژانە وەرناگرێت هەز دەکات بێتاقەتە لاواز بووە هەز دەکات بەردەوام خەوی دێ و خەوی لێ ناکەوێت و واتە پێویستی بە ڕیلاکسە و ناتوانێت خۆی ڕیلاکس کاتەوە و ناتوانێت ئەو پەیوەندی کۆمەڵاتی وەکو جاران بکاتەوە تووشی حالەتێکی یەئز دەبێت بە ئومێدی لە ژیاندا زۆر جارێ ئەم شارە ئەگەر قورس بوو فشارەکە ینی مەبەستی من چۆنە لە ڕووی زانستیەوە قورس بوو واتە فشاری ئابووری فشاری خێزانی فشاری کۆمەڵایەتی کێشەی ناوماڵ ئەوانە هەمووی پێکەوە کۆبوویەوە بووە فشارێکی قورس لەسەریەوە بیر لە خۆ لە ناوبردنەوە دەکاتەوە بیر لە خۆکوشتن دەکاتەوە لەوانێ ئەمە بگاتە حالەتی ناغەکانی تری نەخۆشی دەرونی کێشەی تر دروست دەکات ڕەنگە بیر لەوە بکاتەوە پەنا لە بۆ مادە خۆشبەرەکان بە پەنا لە بۆ مادە کەحولیەکان بە لەوانێ پەنا لە بۆ ئەو بدەکە کەسێکی تر ئازارەدا یەکێک لە کێشەکانی دیکەی سترێس کاریگەریە کۆمەڵایەتیەکانە مامۆستا یوسف دەربارەی ئەم کێشەیە و ڕێگاکانی چارەسەر قسەمان بۆ دەکات باشترین شت بۆ کەمکردنەوەی گوشاری دەرونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە بۆ نمونە تۆ کۆمەڵی برادرت هەیە لەگەڵیان کاتە بیتە سەر و قسەی خۆشەکەی شت باسەکەی ئەمە باشترین شتە و گەڕانەوە بۆ دەفتەری یادوەریەکان بۆ نمونە کەسێک یادوەریەکی هەیە ئەلبومێکی هەیە یان شتێکی هەیە مزاکراتی خۆی شتێک دەنووسێتەوە خەڵکی تر هەیە وەرزشکردن زۆر باشە بە تایبەتی مەلەوانی و ڕۆویشتن زۆر سەلمێنراوە کە گوشاری دەرونی زۆر کەم دەکاتەوە ئەو ئینسانە خاو دەبێتەوە ڕیلاکس دەبێت لە دوای وەرزشکردنەکەدا کە باشترین شتە لە هەوایەکی پاک ئەو وەرزشە بکەی بە تایبەتی مەلەوانی و تاکیدیان کردوێتەوە کە هەم لە بۆ هەموو تەمەنەکان زۆر باشترە وهروە خوێندنەوەی کتێب خوێندنەوەی چیرۆک بە تایبەتی چیرۆک و کتێب و یان هەندێک کتێبی تر کە تۆ خۆت حەزل لێتی بخوێنیتەوە ئەمانە زۆر دادەبڕێنێ لەو ژینگەی کەوای لێ کردووە گوشاری جیهانێکی تایبەتی و فەنتازیت بۆ دروستەکە کەم جیهانە فەنتازیە بۆ دروستکردی لەم ئێش و ئازارانی دەوروبەرت دادەبڕیت گوێگرتن لە مۆسیقاوشتیوە گوێگرتن لەو گۆرانیە خۆشانی کە خۆت وەختی خۆت حەزل لێتی و ئەتوانی خۆت پێ لەبیرکەی واروە پەنابردن لە بۆ هەندێک کاری دەستی خۆت پێ و خەریکەکەی ئەم شتانە زۆر باشە کە کاری ئەوە کەم دەکاتەوە واروە زیاتر هەوڵدان گەشتکردن سەفەرکردن هاتنە دەرەوە لە ماڵەوە بمجرد ئەوەی کە تۆ بەس لە ماڵەوە بیتە دەرەوە پیاسەیەک بکەیت بەس بە چاردەورەی ماڵەکەی خۆتە ئەم سترێژە کەم دەبێتەوە واروە خەوی ڕێک سان خەوێکی ڕێکی هەبێت باغدان بە پاک و خاوێنی خۆشۆردنی بۆ نمونە ئەو کەسە هەموو بەیانیان ئەگەر بێت و خۆی بشوە دووشێک بکات لەو ڕۆژەدا ئەم فشارەی لەسەر کەمتر دەبێت واروە گەشتبین بوون بە ژیانی خۆت و گەشتبینی بە دواڕۆژکە ئیرادیەکی بەهێزت هەیە کە متمانەت بە خۆت هەیە ئەمانە تاکە چارەسەرن بەڵام باشترین چارەسەریش ئەوەیە کە پەیوەندیەکی خێزانی دروست لەگەڵ منداڵەکانەوە بۆی کەمترین کاریگەری ئەو گوشارە دەرونی کە دایک و باوک لەسەرەتی نەگوازرێتەوە بۆ منداڵەکانەوە ئەویش چیە کۆبنەوەی خێزانە بۆ نمونە تۆ بەرنمەیەکی دابنی هەموو شەوانە شتێک دروستکەی کۆبنەوەی خێزانی پێدەوترێت جا چ سەیری بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی دەکەیت چه خواردنێک پێکەوە دەخۆن ئەگەر کێک و چایەکیش بێکەوە ئەو کۆبنەوە دروستکەی باشترین شتە بۆم هەم بۆ دایک و باوک هەم بۆ ئتمێنان و دڵنەوەی ئەو منداڵانە کە بەرامبەر دایک و باوک منداڵ یەک شتی هەیە کاتێ دەبینە دایک و باوکی لەگەڵی دانیشتەوە هاوبەشی و بەشداری لەگەڵدا دەکات لەسەر خواردن یان لە سیرکردنی بەرنمەیەکیان هەتا لە گفت و گوێک زۆر دڵی خۆشە بێت ئەم گوشارە کەمتر دەبێتەوە چونکە منداڵ زۆر کاریگەر لەسەر گەشەی دەکات کاریگەریش لەسەر پێکاتەی هۆرمۆناتەکانی دەکات وەکو گەورەکان نییە گەورە دەتوانێت ئاساوارەکەی کەمتر کاتەوە بەڵام هی منداڵ ئاساوارەکەی زۆر پێوە دیار دەبێت ئێمە پێڵێن مۆرکی یاخود
نیشانەی ئەو نەخۆشیە لای منداڵ درشخایەتر دەبێت لەوکردەوە. کەواتە بابزانین چۆن دەتوانین کاریگەری فشارە دەرونیەکان کەم بکەینەوە بە شێوەیەک کە نەهێڵین زیان بە ژیانی خۆمان و خێزانەکانمان بگەێنێت. بۆ ئەمە زانایانی بواری دەروونناسی چەند ڕێگەیەکیان وەک باشترینەکان دیاری کردووە. یەکێک لەوانە سەرقاڵکردنی مێشکە بە کارێکی بە سوودی وەک کتێب خوێندنەوە. شارەزایان باز لەوە دەکەن کە جگەلەوەی کتێب خوێندنەوە بیر و هۆش داگیر دەکات، لە کاتی خوێندنەوە لەوانەیە چارەسەر و ڕێگە چارە بۆ چەندین کێشە بدۆزینەوە. مامۆستا ئیسماعیل چیرۆکی خۆی لەگەڵ خوێندنەوەی کتێب دەجێڕێتەوە. کتێب باشترین هاوڕێیە. دەرکەوت کە ئەم هاوڕێیە خەم و فشارە دەرونیەکانیشمان لا دەبات. توانم بڵێم من وەکو خوێنەرێک یەکێک لەو شتانەی کە زۆر چێژم لێ بینیوە ئەویش خوێندنەوەیە، خوێندنەوە و کتێب خوێندنەوەیە. ئەگەر تەمەشای ڕابردووی خۆم بکەم لەناو ئەو هەموو خەمەدا کە شتێک منی دەرباز کردووە، دەتوانم بڵێم ئەمە کتێبە منی گەیاندۆتە ئەوڕۆکە. ئەگەر کتێب نەبووایە من ئێستا تاڵی ڕەشم بەسەرەوە نەمابوو. بۆ نمونە کەسێکی وەکو مەلای گەورە کاتێک کە تۆ تەفسیرەکەی دەخوێنیەوە دەگەڕێەوە بۆ سەردەمی مەلای گەورە، هەز دەکەی تۆ لەگەڵ مەلای گەورە دەژی. بۆیە ئینسان کە دەخوێنێتەوە ئەو خەمانەی کە هەیەی خەمەکان نایەلی خوێندنەوە. ئەمە یەکێکە لەو شانەی کە پێویستە ئێمە لەبری ئەوەی ئەوەندە خۆمان بە متابعی ئەو هەموو ئەخبارە سیاسیە سەرقاڵ بکەین کە زۆر جار ئەخبارەکە زۆر بسووکە، هەواڵەکە زۆر بسووکە، بەڵام ئیعلام گەورەی کردیە. ئەگەر لەبری ئەوە ئێمە دەست بدەین بە کتێب، من پێم وایە ئەو خەمەی کە هەواڵێک دروستی دەکات دوجار بەهۆی ڕۆمانێکەوە، بەهۆی شعرێکی جوانەوە، بەهۆی دەقێکی جوانەوە ئێمە دەتوانین ئەم خەمە لەبیر بکەین. ڕێگایەکی دیکەی نەهێشتنی سترێس گوێگرتن یاخود ژەنینی میوزیکە. ئەو دەنگانی کە گوێمان لێ دەبێت لە ئەنجامی لەرینەوە و چڕینی ئامێرە میوزیکەکانەوە ڕاستە و خۆ دەگاتە مێشکمان. ئەنجا ئەگەر ئەو موزیکەمان پێخۆش بوو، ئەوە سەرجەم خەم و ناڕەحەتیەکانمان لەبیر دەچێتەوە. مامۆستا ئامانجغازی میوزیسیان باس لە ڕۆڵی میوزیک دەکات لەم بارەیەوە. ڕاستیدا ئەم بابەتە دوو جەمسەری گەورەی هەیە، واتە لایانی پۆزتیف و لایانی نێگەتیفی هەیە کە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ بابەتێک بکەین کە هەمیشە مۆزیک وەکو بابەتێکی زۆر زۆر گرنگ بێتە ئاراوە بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک گیر و گرفت کە لە ژیانی ڕۆژانەی مرۆڤدا هەندێکیان ئاراستەکران و هەندێکیان لەگەڵیدا تۆن ئەڵێ هەڵدەکەن یاخود لەگەڵیدا بەردەوامیان هەیە. بۆ نمونە ئەو بابەتانێکەوە پەیوەستن لەم بوارەدا لە نێو زانستی مۆزیکدا بەوەدا بەردەستەکراون کە چۆن بتوانرێتن لە ڕووی مۆزیکەوە کۆمەڵێک گیر و گرفتی مرۆڤ چارەسەر بکرێت بەوەی چۆن بتوانێت ڕابهێنرێت کە گوێبیستی هەندێک بابەت بێت. لێرەدا دوو پرۆسەی زۆر زۆر گرنگی هەیە لە مۆزیکدا کە ئاماژەی پێدەکرێت. یەکێکیان ئەوەیە تا چەند ئەو کەسەی بەرامبەرمانە تا چەند ئەو کەسێکەوە لەگەڵماندایە توانای یاخود ئەو توانستی تێدایە کە بتوانێتن لەگەڵ ئەو بابەتێکەوە لە مۆزیکدا هەیە هەڵبکەوە بگاتە ئەو ئاستێکەوە چۆن دەڵێ کار و کاردانەوێکی هەبێتن بۆ گوێگرتن لەوەوە، واتە خاوەن گوێچکەیەک بێتن کە بتوانێت شتەکان لە یەکتر جیا بکاتەوە بگاتە ئەو ئاستێکەوە ئەگەر هیچ نەبێتن بەهرەیەک تێدا هەبێتن لەو بەهرەیەدا بتوانێتن کە لەگەڵ مۆزیک ئەو دەنگانە لە یەکتر جیا بکاتەوە. لە هەڵبژاردننی مۆزیکدا لێرە کۆمەڵێک پرەنسیپی زۆر زۆر گرنگ هەیە. بەڕاستی دەبێ ئێمە سەرەتا ئەو ئامێرە مۆزیکیانە هەڵبژێرین کە مرۆڤ دەستی چۆن دەڵێ بەسەریدا زاڵە یان دەستەمۆی ئادەمیزادە، دەستەمۆی هونەرمەندە لە ڕووی تەکنیکی دەنگەوە، واتە دوورکەوینە لە ئامێرە ئەوانەی کە ئامێرە ئەلکترۆنیەکانی کە هەندێک دەنجی تایە لەرینەوەی دەنجی تێدا نیە یاخود بابەتەکانی تری تێدا نییە بۆ هەڵبژاردننی ئەوە. لەبەر ئەوە زۆر زۆر گرنگە ئەوانەی کەوا لە بوارەدا کار دەکەن بەڕاستی ئەگەر موزیسیانیش بن یاخود هونەرمەندیش بن دەبێت لە بواری چۆنەتی تێگەیشتنی کەسایەتی مرۆڤ بوو لە لایانی دەرونیەوە شارەزایەکی باشیان هەبێ بۆ هەڵبژاردننی ئەو بابەتانەی کە هەمیشە پەیوەستن بە خودی دەرونی مرۆڤەوە، واتە ئەو لایەنانێکەوە لە مۆزیکدا کە دەچێت ناواخنی مۆزیکیشەوە دەبێ ئەو تیمپۆ و ئەو ریتمە و ئەو مۆزیکێکی هەڵدەبژێرێت دەبێت مۆزیکێکی
چۆن دەڵێ ئەندان تێبێ واتە لەسەر خۆ بێ هەیە من بێتن هەمیشە هێورکردەوەی ئەو بابەتانە بێکە لەگەم مۆزیک دەیەوە تیمپۆکەی یاخود ڕێتمەکەی ڕێتمێک بێتن کە تێیدا بابەتەکانی چۆن دەڵێ ترپەکان زاڵ نەبن بەسەر بواری هوەری دەنگەوە یاخود مۆزیچیەوە و لێرەشدا بەڕاستی دەبێ ترجیاکردنەوەیەک هەبێتن لە نێوان دەنگ و مۆزیکدا هەندێک جار دەنجی ئادەمیزاد خۆی چارەسەرێکی زۆر سروشتی بۆ ئەوەی ئەو دەنگانێکەوە هەندێک جار نەخۆش یاخود ئەوەی کە لە بەرامبەرمانەکەەوە پێویستی بە چارەسەرە کە جێبیسی دەنگە بێ لەگەڵ دەنگەکە زیاتر هەڵەکان نەک ئەوەی لەگەڵ ئامێرێکی مۆزیکەوە لەبەرەوە هەندێک جار دەنگ ئەبێتە چارەسەرێکی زۆر سروشتی بۆ ئەوەی کەەوە ئێمە لاساییکردنەوەی ئەو دەنگانێکەوە لایەن هونەرمەندەوە یاخود لایەن گۆرانی بێژێکی چۆن دەڵێ فێرتیۆزەوە واتە ئەوانەی کەەوە زۆر شارەزان لە بوارەوە بتوانێت هاوکات لەگەڵ ئەوەی کەەوە کۆمەڵێک گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ نەخۆشەکرێ لە میانی ئەو گفتوگۆیەوە ئێمە ئەتوانین بابەتێک هەڵێنجین کە ئەو نەخۆشە پێویستی بە چ مۆزیکێک هەیە بۆ ئەوی بتوانێت لەگەڵ دەروون و لەگەڵ ئەو سترێسێکەوە هەیەی لەگەڵ دەوروبەری خۆیدا لەگەڵ خاو خێزانی خۆیدا لەگەڵ توانم بڵێم ژینگەیدا یاخود لەگەڵ کۆمەلگادا بتوانێتن بە جوانتری شێوە بەردەستێ بکات و چارەسەرێکی گونجایی بۆ بدۆزرێتەوە. لە زۆربەی کاتەکاندا جەستە و دەرونی مرۆڤ بەیەکەوە ڕوبەڕووی خۆشی و ناخۆشیەکانی ژیان دەبنەوە. یۆگا جەستە و دەرون پێکەوە نمایش دەکات. ئەوانەی یۆگا بە بەردەوامی دەکەن ئەزمموی خۆیان لەگەڵ یۆگا بۆ ئێمە باس دەکەن. تقریبا مانگێکی زیاترە من کە هاتم دەستم بە یۆگا کردووە. پێشترش وەرزشم کردبوو. وەرزش دوور دەکاتەوە لە نەخۆشی و لە چەند شتێکە بۆ نمونە هەز بە لیاخە ئەەکەی بەڵام یۆگا ڕەبتی هەیە بە دەرونی ئینسانەکە بە ئارامی مێشکی یعنی دوورت دەکاتەوە لە کە تۆ کۆمەڵێکی کێشت هەیە لە ڕۆژانەیە لە ژیانتە کە ئەو لە هەفتەی 3 جار یاخود 2 جار بێ بۆ دەرسی یۆگا بکەی دوور ئەبیتەوە لەو کێشانە ئەو کێشانە بەنەوەیەکی پێشتر بەنەوەیەک سیر دەکرد کە زۆر قورسە کە یۆگا ئەەکەی هەندێک دوورەکەوێ لە کێشەکان مێشکت ئارام ئەبێ بیر ئەکەیەوە کە کێشەکە چۆنە کە ئەتوانی کێشەکە حەلێکی بۆ دانەی یۆگاوات لێ ئەکا تاقەیەکی سلبیت هەبێ ئەو کەی دەستت بە یۆگا کرد تاقە سلبیەکە لە لەشتا ئەڕوا تاقەیەکی ئیجابیت ئەداتێ. من خۆم شخصی خۆم ئەوە مانگێکە دەستم پێ کردو زۆر فەرقم کردو یعنی ئەتوان بڵێم پێشتر زۆر زوزست و ڕەش ئەبووم ئێستا زۆر کەم تۆڕە ئەبم زۆر کەم عەسەبی ئەبم. یۆگا ئەمە هەر پێمان وایە ینی ئەو جورێکی باز دەکرێت بەس بۆ شتە دەرونیەکانە دەرسۆتێکی یۆگا یەکسەری ئاسانایی هەیە حرەکاتی هەیە کە لەسەر جەستە لە پێشدا تاسیردا دەنێ و ئەمە لە پێشدا جەستەی ئامادە دەکەین بۆی زیاد دواتر لەسەر شتە ڕوحەکان و ڕەوانەکان تاسیردا دەنێ. یەکیانەوەی کە یۆگا ینی بە ئیتحاد گەیشتن ینی یەکبوونی ڕوح و جەستەی ئینسان لە زیندگی ئەوڕۆدا کە پڕ لە ئیسترس پڕ لە ناخۆشی و ئینسانی ئەوڕۆ دەگەڵ دنیای دەرەوە دەگەڵ هەزاران دنیا ئاشنا دەبێ خاستەکانی زۆرە ویستی زۆر شت دەبینێ بەردەوام تووشی ئیسترس دەبێ و ئەو کاتەگەر بێ یۆگا بکەم و هەر ڕۆژ لەوە بەردەوام بێ تەسیراتێکی یەکجار زۆر باشی هەیە و بە مرور ئەو شتە دەبینێ چونکە یۆگا وا دەکاتۆ بتوانین دەگەڵ ئەترافی خۆت دەگەڵ دەوروبەری خۆت بیرەوەری تۆ دەگۆڕێ کە تۆ چۆن بتوانی دەگەڵ محیتی خۆت دەگەڵ ئەترافی خۆت وفق بدەیت و بتوانی سەختیەکانی ژیان چۆن تەحمل بکەیت. بابزانین چۆن یۆگا دەتوانێت ئارامی بە دەروونمان ببەخشێت و لە سترێس دوورمان بخاتەوە. هەڵبین غەزالی هەڵگری بڕوانامەی ماستەرە لە یۆگادا لە سەنتەرەکەی خۆی و ڕۆژانە ڕاهێنان بە یۆگا خوازان دەکات. هەڵبین خان ئەگەر لەسەر یۆگا قسەمان بۆ بکەی مێژووی یۆگا چییە کەی سەری هەڵداوە چۆن ئەم یۆگایە دروست بووە وای کردووە کە
بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەبێت. یوگا مەلکێن بەرێ یوگال دەفۆنا دەرکەتی چونکو مەلکێن بەرێ قەدیمدا هەمی تشت هەبوو هەمی تشت پێچێت بوو هەمی تشت بەردەستێەوە بوو بە لەوانە هەستب هەندێت کرد و کێماسیەک یا هەی ئەو کێماسیە چییە؟ یعنی ئەو کێماسیە ئەوە دەبێتن مرۆڤ ئەول دەڕونێ خو ڕێک و پێک بکاتن مرۆڤ مێشکێ خو بهێز بێخیتن و ئەوانە vێڕێکی کەشف کرد و دەبێتن مرۆڤ خوشی نەئەوە و خوشی توش دەوروبەرێ خۆ ببینی خوشی نەئەوە توش مادیات ملکی ببینی بەلێ خوشی ئەوە و توش دەڕونێ خو ببینی کە ناخێ مرۆڤیدا مەسترین خوشی و مەسترین بژین ڕاحە خوشیە درست ئەوە وەت ناخێ مرۆڤیدا هەی کو بڤێڕێکی پیچ پیچە تاتەوەڕ بوو حتا وەکی وەرزشی لێ هاتی و هەمی بەشێ نوێ هاتینە ینی ئەوان سەر ڕێ ئەو هەموو مڵک و سامانەیان هەبوو بەس دەیانویست لە ڕێگای یۆگاوە ئەو ئارامی دەرونیان ئارامی دەرونی وانە کەواتە ئەساسی دروستبوونی یۆگا بۆ ئارامی دەرونیە و مێشکیە و جەسەدی کە هەرسێک تەوازن کردی دەردێدا باشە یۆگا چۆن ئەم شتاکات چۆن واکە کە کەسێک بۆ نمونە کێشەی هەیە هەواڵەکان ناخۆشە قەیران لە دوای قەیران هەیە یۆگا چۆن هاوکاریمانەکە کە ئێمە ئەم سترێس و بێتاقەتیەمان نەمێنێ بەێ ئەم ئەس بەحسێ هەندێکم کە و یۆگا گەلەکە هۆری کارە بۆ فانتشتا گەلک جارە وەختی ئەم دەست پێتکەین دەفمەل سەنتەریک و سەردان ئۆمەدکەم ئەم بێژین دوێ سەعاتە یوگایدا دەبێت مەشاکلت ڕۆژانە هەمیە پشتگوێ خۆ بە پاوێژین یعنی ئەم هزرا تشتە ڕۆژانە ناگەین مە چ مشکلە هەبێت ماڵش دەرڤە ئەو زەختە ئەو تشتت ڕۆژانە ئەم دە هەمیە هێلین دوێ سەعاتێدا ئەم دە بەس هزرا خود گەل خوکەین ناخە خود دێ خوب ئەمەژیل بێ مۆبایلیش قپات دەکرێت مۆبایلش ئەلکترۆنیاتە ئەم دیرکەوین و دەنگ هەند نەبیتن و هەگەر گەلێکی بێزار بیت حیاتە خویان حەش حیاتێ نەکرد گەلک ئەم دوێ طریقی دەست پێتکەین و ئەم ئەحساس هەندێت بکەین هەگەر مەچە نەبیتن مەچاوێت هەین ئەم چین بێ دنیای پێ ببینین ئەم شێم چینە ناف طبیعەتیدا ئەم شێم پڕێڤە بچین ئەم چین حرەکێ بکەین ئەم چین هەناسەکە پاقش هەلکێشین مە گەلک خوشیل دەفمە هەین بەلێ حیاتە نوکەیە ڕۆژانە ئەم ژیل کرینە گەلک تشتت دیڤە مە ئەو تشتت مهمیت داینە ڕەخەکی بەلێ گەلەکە مهمە ئەم هەمیوی تشتت زانین بەس ئەو یا مهمە ئەم پڕێنی نەخارێ گەل خو ئەحساس پێ بکەین وت ناخێ خۆدا سەحکەینێ مە چەند خوشیت هەین یعنی دیقەت لە ناو ناخی خۆمانەیە یعنی ئەگەری ئەو هەیە لە ناو ئەنجامدانی یۆگاکەیە چارەسەرێکیش بێ بە خەیاڵمانە وانە ینی ما قسمێکی یوگایدا هەی بژنێ مدیتیشن توی قسمیدا ئەم بژین مەسەفەرە خەیالیە هەی کودێ مرۆڤ خەیاڵە خو بەتەجەهێکیش مەشاکلت ڕۆژانە دیرکەویت بەتەجەهێکی و ئەو جەهە بۆ مرۆڤی حیاتە مرۆڤیدا خوشترین بنفرەهترین جەه بیتن کو ببیتە ئارامیە مێشکێ مرۆڤی ژیان دەگاتە ئەوێ کەسەکە زۆر باشە فشارە دەرونیەکان و سترێس و قەلقی و خەفەتی ڕۆژانە لەو کاتژمێرەی یۆگایە هەمیە ئەم دەڕوات باشە یۆگات چۆن نەتوانێت دوای ئەوەی کە ئەو کەسە یان ئەو خاتونانە دەڕۆنەوە ماڵەوە یان دەڕۆنەوە لە ڕێگایان دەچنەوە ناو کۆمەلگا هەمان ئەو فشار و کێشە دەرونیانە دووبارە هەر هەیە یۆگات چۆن نەتوانێت هاوکاریان بکە کە حتا لەوێش بیرکردنیان بەرامبەر ئەو خەفەت و مەشاکلانە بگۆڕێت ینی بۆ شێوەیە کاریگەریان لێ نەکات بەێ گەلێک جامان پرسیار کردە شوێ گرۆپیک و ئەوێت ئەم یوگا پێک ڤەتکەین وانە هەسا بەرسەوا مندا ئەکوت بژم پشتی مە تەمرینە یوگایە کرین ئەم فێری بێنفرەهیە بووینە فێری تەحملێ بووینە ئەم فێری گەل خێزانە خو ئەم تەحملەمە پترۆلێ هاتی هێمنتر بووین بژن ئەم خەوەکە خوشتر بکەین ئەم هەستکەین نەفەسەمە بەرفرەهترۆ لێ هاتی چونکوت ئەسلێ یوگایدات فەلسەفە یوگایدا و هەدەفە وانە ئەوەت بێژن بەری مرۆڤ بخۆ جەهەکی چێکت کو مرۆڤ تێدا بژیت باشترین جه کت و چێکەی تو تێدا بژی بێژیت باشترین جه چێکە ڕحاتە تێدا بژیتن یعنی جەسەدی خو ڕێکوپێک بێخە ساخلەم بێخە هزرا خو فێری ئەرینیە بکە نەفەسە خو بەرفرەهکە وان تشتا هەمیە درستکە و ڕێکوپێک بێخە و ڕحاتە جهێکی دا بژیت
جرایك کو جه راحته خوش بیتی آرام بیت پشتینگی هر دور برو مادیاتا چونکو مش يعني مشكلة مال في سردمي أوا ما درون خو صحة خو همي ولا تشت خو هلاي وعم تشين دي فندا تشتديد جارينج برهندي عم بارا بتر حسنا آراميت زۆرن ئەو فاکترانی کە دەبنە هۆی سترێس زۆر تەماشاکردنی هەواڵە سیاسیەکان و کات بەسەربردننی سۆشیال میدیا دوو فاکتەری گرنگن کە سترێسمان بۆ دروست دەکەن ڕەنگە خوێندنەوەی کتێبێک باشترین چارەسەر بێت چونکە ئەوەی لە هەواڵە سیاسیەکاندا هەیە مەرج نییە هەمووی ڕاست بێت لەوانەشە هەروەکو هەندێک لە دەروون ناسان کە ئاماژەی پێ دەکەن نزیکبوون لە سروشت و هەڵبژاردننی شوێنێکی ئارام تێکەڵبوون بە میوزیکە سروشتیەکانی باڵندەکان و ئەو هەوا خۆشەی کە لە ناو باخێکی ئاواهیە ئێمە توانین هەڵی بمژین هۆکارێک بێت بۆ ڕەوانەوەی بەشێکی زۆر لە سترێسەکان بەشێکی زۆر لە خەمەکان وە سوود وەرگرتن لەم چەند مانگەی داهاتوو کە کوردستان بەرەو بەهار دەڕوا و قوڵبوونەوەی زیاتر لە سروشت لەوانەیە ئەویش هۆکارێکی باشتربوونی ناخمان و هەستکردن بە ئارامی و خۆشی زیاتر بێت هەرشان